کاتێک باراک ئۆباما لە ساڵی 2010دا چووە کۆشکی سپی، زۆر کەس لە هەرێمی کوردستان پێیان وابوو لە سەردەمی ئۆبامادا ئەمریکا گرنگیەکی ئەوتۆ بە هەرێم نادات. هۆکارەکەشیان بۆ ئەوە دەگەڕاندەوە کە ئۆباما بەڵێنی کشانەوەی هێزەکانی ئەمریکای دابوو لە عێراق، ئەوەشیان لە بەرژەوەندی بەغدادا دەبینی تا هەرێمی کوردستان. ئەو بۆچوونە هەر لە خۆڕا دروست نەبوو بوو، چونکە هەر لەو کاتەدا هەندێک لە بەرپرسانی هەرێم و تەنانەت خودی بارزانیش کشانەوەی هێزەکانی ئەمریکایان پێ باش نەبوو. بەڵام ئێستا دوای کۆتایی هاتنی ماوەی 8 ساڵ سەرۆکایەتی ئۆباما بە بۆچوونی هەندێک لە شارەزایانی سیاسەتی ئەمریکا لەو ماوەیەدا پەیوەندیەکانی هەرێم و ئەمریکا زیاتر لە هەر کاتێکی دیکە بەهێزتر بووە و بەوتەی ئەوان یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی بەهێزبوونی پەیوەندیەکانی ئەمریکا و هەرێم بۆ پەیوەندیەکانی خودی بارزانی و ئیدارەی ئەمریکا دەگەڕێتەوە. بە بۆچوونی شارەزایانی سیاسەتی ئەمریکا ئاماژەکانی بەهێزبوونی پەیوەندیەکانی ئەمریکا و هەرێم لە ماوەی 8 ساڵی ڕابردوودا خۆی لەم چەند خاڵەتە دەبینێتەوە. یەکەم، لە ماوەی خولی یەکەمی سەرۆکایەتی ئۆبامادا گەورە کۆمپانیەکانی وەک ئیکسۆن مۆبیل و شێڤرۆن سەرباری ناڕەزایەتی بەغدا هاتنە هەرێم و لە کەرتی نەوت داوە بەرهێنانیان کرد. ئیدارەی ئۆباماش فشارێکی ئۆتۆی نەخستە سەر ئەو کۆمپانیایانە کە پێچەوانەی ویستی بەغدا گرێبەستیان لەگەڵ هەرێم کردبوو. دووەم، پشگیری نەکردنی مالکی لە بەرامبەر بارزانیدا. ناکۆکیەکانی بارزانی و نووری مالکی لە ساڵی 2012دا گەیشتنە لووتکە. بارزانی هەوڵی دەدا بە یارمەتی هەندێک لەلایەنە عێراقیەکانی دیکە متمانە لە مالکی بسەندرێتەوە. هەرچەندە لەو کاتەدا ئەمریکا دەزوەردانێکی ئۆتۆی لە بەرژەوەندەی بارزانی و نارانی مالکیدا نەکرد و بارزانیش لە هەوڵی سندنەوەی متمانە لە نووری مالکی سەرکەوتوو نەبوو، بەڵام بەردەوامبوونی ئەو ناکۆکیانە وای کرد لە ساڵی 2014دا ئەمریکا دژی ئەوە بێت مالکی جارێکی دیکە ببێتەوە بە سەرۆکوەزیرانی عێراق، هەرچەندە لیستەکەی مالکی زۆرترین کورسی پەرلەمانی بەدەست هێنابوو. سێەم، پشگیریکردنی هەرێم لە شەڕی داعشدا. دوایەوەی لە مانگی ئابی ساڵی 2014دا داعش هێرشی کردە سەر هەرێمی کوردستان، بارزانی داوای یارمەتی لە ئەمریکا کرد. ئەمریکاش بەپەلە بەدەم داواکەی بارزانیەوە هات، بۆ یەکەم جاریش لە مەخمور هێرشی ئاسمانی کردە سەر داعش. لەو کاتەوە تا ئێستاش هاوکاریە سەربازیەکانی ئەمریکا بۆ هەرێم بەردەوامە، چ بە پشگیری ئاسمانی بوو بێت یان بە ناردنی ڕاوێژکاری سەربازی. ئەوە لە کاتێکدا بوو لە مانگی حوزەیرانی ساڵی 2014دا داعش لە ماوەیەکی کووردا 3 پارێزگای عێراقی کۆنتڕۆڵ کرد، بەڵام ئەمریکا ئامادە نەبوو دەزوەردانی سەربازی بکات لە بەرژەوەندەی حکوومەتی بەغدا. چوارەم، دوایەوەی حکوومەتی عێراق بەشەبوجەی هەرێمی بڕێ و هەرێمیش بڕیاری فرۆشتنی نەوتیدا سەرباری ناڕەزایەتی بەغدا، ئەمریکا دژایەتی فرۆشتنی نەوتی هەرێمی نەکرد. پێنجەم، ئەمریکا لە پێناو بەشداریکردنی پێشمەرگە لە شەڕی مووسڵدا ڕازی بوو بڕی 415 ملیۆن دۆلاری بودجە بۆ دابینکردنی موچە بۆ بەشێک لە هێزەکانی پێشمەرگە تەرخان بکات. ئەوە لە کاتێکدایە کە پێشمەرگە تا ئێستا تەنیا لە ناوچە کوردستانیەکانی دەوروبەری مووسڵ بەشداری لە شەڕەکەدا کردووە. شەشەم، لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا زۆربەی گەورە بەرپرسانی ئەمریکی کاتێک سەردانی عێراقیان کردووە، لە دوای سەردانەکان بۆ بەغدا سەردانی هەولێریشیان کردووە و لەگەڵ بارزانی و بەرپرسانی هەرێمیشدا کۆبوونەتەوە. ئەمەش بە بۆچوونی هەندێک لە شارەزایانی سیاسەتی ئەمریکا با دەستکەوتێکی دیبلۆماسی بۆ هەرێمی کوردستان دانرێت. حوتەمیش کە بە دەستکەوتێک بۆ خودی بارزانی دادەنرێت، ئەویش مامەڵەکردنە لەگەڵ بارزانیدا وەک سەرۆکی هەرێم. ئەوەش لە کاتێکدایە ماوەی یاسایی ویلایەتەکەی بارزانی لە 19 ئابی ساڵی 2015 کۆتایی هاتووە و لەو کاتەوە تا ئێستاش بەشێک لە لایەنەکانی هەرێم دان بە پۆستەکەی بارزانیدا نانێن، بەڵام لەو ماوەیەدا بارزانی لە دوو حاڵەتدا نەیتوانی ڕەزامەندی کۆشکی سپی بەدەست بهێنێت. یەکەم، پێدانی چەک بە هەرێم بەبێ گەڕانەوە بۆ بەغدا، کە لەمایاندا هەرچەندە بەشێکی بەرچاوی ئەندامانی کۆنگرێسی ئەمریکا پشگیری پرۆژە یاسایەکیان دەکرد لە بەرژەوەندی هەرێمدا بوو، بەڵام لە کۆنگرێسدا دوجار بەهۆی فشارەکانی کۆشکی سپیەوە پرۆژە یاساکە بە جیاوازی 2 دەنگ پەسەند نەکرا. دووەم، بارزانی هەوڵیدا ڕەزامەندی ئەمریکا بەدەست بهێنێت بۆ ئەنجامدانی ڕێفرەندۆم پێش ئەوەی وادەی سەرۆکایەتی ئۆباما کۆتایی بێت، بەڵام ئەمریکا تا ئێستاشی لەگەڵدا بێت بە بەردەوامی ڕایگەیاندووە لەگەڵ عێراقێکی یەکگرتوودایە.